جه دنگ امریکا سلاوريزن هفکار من آسو جبار و من صالح دمیجر بوا بینر نهجا دمجمر هفت بیانیه لواشنطن پایتخت ام خلک کنویا برنامه کرد کونکشن یا کل سر همی پلتفرم دنگ امریکا تی بلاف کرن جوارا پیشکش دکن. سلاوی آسو جبارتان لیبت. ایران دناو سه روجاندا جزای سیداره کرنی دویمین درخست و د پفچونان دا هری کم شش کس هاتن کشتن دماکو خواپیشاندانن به پیشنگی جنان لدجی کشتنا جینا امینی د گرتیگه دا روجا چهارشنبه کت مها سیمین د ویدیو که دا کجهلا چاودیریا مدیا جواکی یا 1500 تصویر و هات وشانده دا به دهان خواپیشاندر د شبکه دا لدور آگره کل کولانا که تهرانی دنگ دادانو گوت امی شربکن امی بمرن امی ایران وگرینن د ویدیو برفرها پاروکری دا کوجهلا اجانسا فرانس پریس و هاتی پشتراس کرن خویای کو هزن اولکاریه گلیان به دهان ریوی لراوسکه که مترو یا تهران ودکن و دبا صدم کو او برونو لهف بکون لگوری ویدیوین کو لسر انترنت هاتنا بلاف کرن فروشگهن بازار هاتن گرتن و خواندکاران وانه بایکوت کرن بریکو خلک پشتی تاریبونه دا کون کولانانو درشمن دجی حکومت بیجنو راستی گازا رندکریج ببن. بەڵێ کاردانەوەکانی جیهان لە دژی سەرکوتکاریەکانی ئێران لە دژی خۆپیشاندانەکان چوار کەس بە تومەتی دوژمنایەتی دژی خوددا لە پەیوەندی لەگەڵ ناڕەزایەتەکانی ئەم دوایی دژ بە حکومت لە ئێران حکمی لە سێدارەدانیان بەسەردا سەپێنراوە. ئەمە بێجگە لە کوشتنی دەیان خوێندکار و خەڵکی ئاشتیخواز و دەستگیرکردنی هەزاران کەس و بریندارکردن و ڕفاندنی هەزارانی دیکە لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە بۆ ئەو مەبەستە لێکۆڵەرەوەی سیاسی ئەمین سوخرابیمان لەگەڵدایە ئەم کاتت باش. هەڵبەت کاگەمین خۆشحاڵ بووین نەتەوە یەکگرتووەکان و ئەمریکا بە توندی ئێرانیان شەرمەزار کردووە سەبارەت بە دڕندەیی و سەرکوتکاریەکانی کۆماری ئیسلامی بەرامبەر خۆپیشاندەران. ئایا ئەم کاردانەوانە بەسن بۆ ڕێگریکردن لە ئێران؟ من لام وایە ڕێکخراوەنەوە دەوڵەتیەکان سەروی هەمووتیانەوە ڕێکخراوینەتەوە یەکگرتووەکان بە تایبەتی پاش هێرشی عێراق ئەمریکا بۆ سەر عێراق ئەو کارامەیە و کاریگەریەی کە جاران بوویان نایەن ماوە بەڵام سەرڕای ئەوەیش پێم وابێ ئەم ڕاگەیاندنەی لە نەتەوە یەکگرتووەکان ئەتوانێت کاریگەری هەبێت لەسەر ڕای گشتی جیهانی و زیاتر سەرکردنەوەی کۆماری ئیسلامی ئێران لە هەمبەر ئەو توندوتیژیە و ئەو سەرکرد و کوشتنە کە بەرامبەر خەڵکەکەی خۆیەکە. بەڵێ کاگەمین کۆماری ئیسلامی چەند ساڵە خەڵک لە سێدارە دەدات. ئێستاش بەنیازە خۆپیشاندەران لە سێدارە بدات. دەتوانێت چی بکرێت بەرامبەر ڕاگررتنی دڕندەی کۆماری ئیسلامی ئێران بەرامبەر مافەکانی مرۆڤ؟ ڕاستیەکەی یەکەم چیکردن یعنی ئەوەیە کە ئەگەر ئەو خۆپیشاندان و ناڕەزایەتیە لە ناوخۆ بەردەوام بێت پێم وابێ کۆماری ئیسلامی دەست ناداتە ئەو کارە لەبەرەوەی کە ئەترسێت لە هەستنە سەر شەقامی زیاتری خەڵک و بەرهەمهێنانەوەی ئەوە هەروەها لەباری دەرەکیشۆ کە ئەتوانێت کاریگەری بۆ گەیاندنی دەنگی خەڵکی ئێران و بە تایبەتی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە بە ڕای گشتی جیهانی بە گرتنی ئاکسیۆن و بە فشار لەسەر ئەو ڕاگەیاندانە کە کاریگەریان هەیە لەسەر ڕای گشتی جیهانی. بەڵێ چەکدارانی ئێران هەمیشە کچان و ژنانی ئازادی خوازی ئێران دەکەنە ئامانج بە کوشتن و ڕفاندن و دەستگیرکردن و لێدان. ئەمە چ هێزێکە لەم سەردەمە نوێدا ئاوا دڕندانە ڕوبەڕووی ژن و ژیان و ئازادی خەڵکی ئێران دەبێتەوە؟ ڕاستیەکەی ئەمە هێزێکە کە لە ئەتوانی بڵێن لە سەزەکانی ناوەڕاست و لە چاپەکانی ناوەڕاستەوە هاتووە کە لە سەردەمێکی مێژووی لە 1970 دەسەڵاتێکی کەوتووە دەبێت. ئەمە هێزێکی تاریکپەرست و هێزێکە کە بڕوای بە هیچ چەشنە مافێک یا هیچ چەشنە مافێکی ئینسانی نییە نەک تەنیا بۆ کورد بۆ هیچ لایەنێک بۆ هیچ گروپێکی ئینسانی.
پێم وابێ ئەمە ئەو هێزەیە و هێزێکە کە تاسەر ئێسپان سەکدارە و سەر ئێسپان ئەوێت هەر جۆرێک بووە لەسەر حکم بمێنێتەوە بە دەستدانە هەر چەشنەکار و هەر چەشنەکارێک دژ بە بنەماکانی مافی مرۆڤە. کاگەمین هەڵبەت ئەو ئامارانەی کە تا ئێستاکە بڵاو بۆتەوە لەسەر کوشتن و ڕەفاندن و بریندارکردن و زیندانیکردن زۆرن لە ماوەی 2 مانگە بە تایبەتی لە ناوچە کوردنشینەکانی وڵاتی ئێران و بێجگەلەوە لە زۆربەی شارەکانی ئێراندا. تا چەند ڕەنگە ژمارەکان زۆر لەوە زیاتر بن؟ تا چەند دەتوانرێت ژمارەیەکی ڕاستەقینە لەسەر هەموو ئەو قوربانیانە بتوانرێت باسی لەوە بکرێ یان دەرهاویشتەکانی چین بەرامبەر خەڵکی ئێران و بەرامبەر ئەو خۆپیشاندانە سەرتاسەریانە؟ ئەزانی لەم ماوەی ئەم ساڵا لە چوارچێوەی حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران نەتەنیا ئاماری ئەو کەسانە کوژراون تەنانەت ئامارە ئابوووریەکانیش لە ئێرانە دەکەونە بەر سانسۆر و هیچ کاتێک ئاماری ڕاستی و ڕاستەقینە نەدراوەتە دەرەوە. بەڵام سەرڕای ئەوە کۆمەڵێک ناوەند و دامەزراوەی مافی مرۆڤی و کۆمەڵایەتی هەن ئێستا بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێرانیش کە خەریکی کۆکردنەوەی ئەو ئامارانن بێگومان ئاماری کوژرا و برینداربووەکان زۆر زیاترن لەو ڕێژەی وە ئێمە ئێستا بە فەرمینە ناسندراون و ئێمە باسیەکەین، بەڵام پێم وابێ ڕێژەکەی زۆر زیاترە لەوە. بەڵێ کاگەمین پرسیارێکی گرنگم لا دروست بوو. تا چەند وەکو لێکۆڵەرەوەیەکی سیاسی ئەم خۆپیشاندانانە تۆ بڵێ وەکو خۆپیشاندانەکانی تر بە تایبەتی نۆڤەمبەری خوێناوی ساڵی 2019 بێ کە زیاد لە 1500 خۆپیشاندەر کوژران و دواتریش خۆپیشاندانەکان خامۆش کران. تۆ پێ دوایە ئەم خۆپیشاندانانش ئاوا خامۆش دەکرێ بە زەبری هێز و سەرکوتکاری؟ کاک ئاسۆلا نۆڤەمبری 2019 ئەوەی کە ڕوویدا ڕاستیەکەی زۆرتر ناڕەزایەتی بوو بۆ گرانبوونی بنزین و زۆرتر ینی ویستێکی ئابووری بوو. بەڵام ئەوەی کە ئێستا لە ئارایە بزوتنەوەیەکی گەورەی کۆمەڵایەتیە لە کوردستان و دەستی پێکردووە هەموو ئێرانیشی کردووەتە بەر بزوتنەوەیەکی گەورەی کۆمەڵایەتیە کە کۆمەڵێک سیاسی و کۆمەڵایەتی و ئابووریشی هەیە بە کۆماری ئیسلامی دەرفێت و ئەو کاپەسیتەی نەماوە کە بتوانێت ئەو داواکاریانە جێبەجێ بکە و یەک خاڵێکی تر کە گرنگە دروستبوونی منتالیتەیە ذهنی شۆڕژگێڕانە و ڕووخانە لای خەڵک و ئەمە شتێکەکە ئێمە ڕۆژانە لەگەڵ خەڵکەکەین. پێم وابێ بزوتنەوەی لەوانەیە ئەو رازیشتێک بە خۆیەوە ببینێت، بەڵام پێم وانییە تا بەڵێ کاگەمین هەڵبەت دوێنێ من هەر شەوەکەی چەندین ڤیدۆم بۆ هات سەبارەت بەوەی لە هەندێک شوێن تەقە ئەکرێت خۆپیشاندەران تەقە ئەکەن لە هێزەکان، هاوکات دەمێکیشە هێزەکانی ئێران تەقاکەن لە خۆپیشاندەران و چەندین کەسیشان کوشتووە. ئایا تۆ لەو باوەڕەدای ببێتە پێکدادانی چەکداری لە ئێرانە؟ من پێم وابێ خەڵک تا ئێستا خۆی بواردووە لەوەکە ینی چەکدارانە دەستکاتەوە لە بەرامبەر کۆماری ئیسلامیە، هەرچەند خەڵکانێکن هەم لە کوردستان و هەم لە ئێرانیشا کە چەکیان هەیە، بەڵام تا ئێستا لەبەرەوە کە بزوتنەوەکە ینی تووشی کێشە نەبێت و نەچێ بەرەو بزوتنەوەیەکی یان ڕوبەڕووبوونەوەیەکی ئانتاگونیستی دوولایەنە پێم وابێ تا ئێستا خۆیان بواردووە. بەڵام ئێمە شتێکمانێ بەناو مافی پاراستنی ڕەوا لەخۆ و پێم وابێ ئەگەر کۆماری ئیسلامی بەردەوام بێت لەم کوشتنەوە بە پانەوە خەڵک کوشتن و منداڵ کوشتن، من پێم وابێ لەوانەیە خەڵکیش دەست بکەنەوە لە کۆتاییشە بێگومان ئەگەر بگاتە دەقەی ستری ڕووخان من پێم وابێ تا نەبێک ئەوە ڕوو بدات، بەڵام پێم وابێ ئەوە لە پەراوێکدایە هێشتا. بەڵێ کاگەمین چەندین ڕێکخراوی جیهانی ئێستاکە فشاریان کردوتە سەر ئێران، هاوکات ڕێکخراوەکانی ناوخۆی ئێرانی ژیان لە دەرەوەی ئێرانن سەبارەت بە پێشەکردنی مافەکانی مرۆڤ و مافەکانی ژنان و هەموو ئەمانە، بەڵام ئەمانە تا ئێستاکە نەبوونەتە فشارێکی شارستانی یاسایی سیاسی بەهێز بەرامبەر ئێران بۆی ئێران ڕابگرن لە کوشتنی خەڵک.
داخەوە یاسای نێودەوڵەتی بەردەوام لەژێر کاریگەری سیاسەتی نێودەوڵەتیایەوە ئەمە هەستێکە کە ینی بە جۆرێک مافی مرۆڤی خستووە دەژێر پێ بەڵام سەرڕای ئەوەیش وا بە کۆماری ئیسلامی هەڵەیەکی استراتژیکی گەورەی کرد ئەویش ئەو پشتیوانی و فرۆشتنی چەک بە رووسیا بوو بەرامبەر ئوکراین کەما بە ئەو پاولێکی گەورەی سیاسی بووە زۆر لەسەری کەوتووە و هەرەوەی دوای کردووە کە ڕای گشتی جەهانی و بەتایبەت ناوەندە گەورە سیاسیە جەهانیەکان وەک ئاڵمان یا وەک ئەوروپا و هەندێک شوێنی تریش بەرامبەری بووەتەوە وا بە دەورێکی نازەیە لە توشار بۆ سەر کۆماری ئیسلامی و پێم وا بە کۆماری ئیسلامی وەکو جاران ناتوانێت بیباتە سەر لە بەرامبەر ئەو دەست و دەستکردنەوەکە لە ناوچەکەی کردیا ئەو دەخاڵەتەکە لە ناوچەکە بۆ نمونە لە دەوروبەری خۆی. بەڵێ شتێکی زۆر گرنگە دووروژان کاگەمین هەڵبەت ئێران نەک تەنها هاوکاری هێزەکانی رووسیاکە بە درۆن و بە هەندێک موشە کوشتی لەو جۆرە بەڵام زۆر دەمێکە هاوکاری هێزەکانی حوسیەکانەکات لە یەمەن و هاوکاری هێزەکانی دیکاکە لە سووریا لە لوبنان لە عێراق هەموو ئەمانە بە پێی راپۆرتە جیهانیەکان تا چەند نەبوونەتە جێی پرسیار و پرسێکی گرنگ بەمەی رووسیاشەوە بۆ مەحفەلی نێودەوڵەتی کە ئێران ڕابگرن لەوەی کە بەردەوام بێت لە فشار دروستکردن هەم لە هەرێمەکەشە و هەم لە جیهانیشە. کاک ئاسۆلا ئێران لەو ناوچە پرۆکسیانەکە بووی بۆ نمونە لە حیزبوڵڵا لە لوبنان یان حوسیەکان لە یەمەن لەوانە تا ئێستا شکستی تووشی شکست بووە و ناتنی ئێستا کە مەساڵێک زیاترە ناتوانێت وەک جاران کاریگەری بێت لەبەر ئەوەی بەپانەوەی یارمەتی رووسیای کرد و جاران پێش تێکەڵبوونی ئێران لەباری سەربازیۆ لەگەڵ رووسیا جاران وڵاتانی ئەوروپای و ئەمریکایی جۆرێک دانوستان و معامڵەیان لەگەڵ ئێرانە بەهۆی ئەو فرۆشتنی نەوت و گاز بەڵام یعنی خۆتە زانیم پرسی ئوکراین پرسێکی حیثیەتیە. کاگەمین دەگەڕینە وڵات لە کاتێکی دیکەیە زۆر سپاس بۆ کاتی پێت بەخشین هەر بژین. ئێرانê roja çarşemê got wê reşnivîsa biryarnameyeka welatên Rojavayî red kir ku têda bangî wê dike bi temamî li gel Ajansa Navnetewiya Enerjiya Atomî IAEA hevkariyê bike. Ajansa Fermiya Nûçeyan êrna ji ser rezarê berpirsê Enerjiya Atomiya Îranê Mihemed İslamî ragihand ku dibêje wan biryarnameyek nivîsand û belgeyên ku ew bi xwe jî dizanin nerastin û ji aliyê Komara İslamî ve hatine redkirin anîn. Roja sêşemê dîplomatan got Amerîka, Brîtanya, Fransa û Almanya biryarname pêşkêşî çavdêriya navokiya navneteweyên yekbûyî kirine. Biryarnameya ku bang li Îranê dike bi tevahî bi IAEA re hevkariyê bike tê piştî raportekê ji hêla ajansê ve ku dibêje dêvekolîneke dem dirêj de li ser madeyên navokiyên neragihandî li Îranê tu pêşketinekê çê nebûye. Diviya bû di vê mehê de şandeke IAEA serdana Îranê bike li İslamî got heya niha ti serdaneke ajansê di rojevê de nîne. Em niha jî diçin cem hevkarê xwe Belên Salih û beşê wî yê li gel Rûdawekan ku têda ronî dide ser karvedanên teqîna bajarê Stenbolê. خۆش هاتنەوە بۆ لەگەڵ ڕووداوەکاندا هەر بە ماوەیەکی کەم پاش تەقینەوەکەی ئەستانبول کە خەڵکی سیڤڵ بوونە قوربانی گەورە دەسەڵاتدارانی تورکیا تەنانەت بەر لەوەی لێکۆڵینەوە بەراییەکانیش هیچ ئەنجامێکی سەرەتاییان بڵاو کرد بێتەوە دەست بەجێ پەنجەی تاوانیان بۆ هێزە کوردیەکانی سووریا ڕاکێشا بەو تەقینەوەیەش گوناهباریان کردن. هاوکات کاربەدەستانی کوردیش جەخت دەکەنەوە لەوەی بە هیچ شێوەیەک پەیوەندیان بەو تەقینەوەیەوە نییە.
Bu olayların arkasında kim varsa. هەر کەس و لایەنێک لە پشت ئەو کارانەوە بنجا لە ناویان لە دەرەوەی سنوورەکانی تورکیا بن دەستگیر دەکرێن و هاوکاتی دەستگیرکردنی تیرۆریستانی تر و دەگەڕێنرێنەوە بۆ تورکیا و ڕادستی دادگا دەکرێن و بەرپرسیار دەکرێن با هەموو کەسێک بزانن ئەمە تورکیای کۆن نییە. مطلقا ام في تهمة حمية ردكن صدمه خوشش برگو سلوک و شوازه کنین ما تجاری به وی شکلی تجاری چه نبونه و نه چه دبنجی دی درجه های 10 ساله دا جان تواهیجی سلوک شروان مدزانه شر ملهمبری ترور داعشی و هروها این وکوینا که و هدف گرتنا سیویلا اجدر فی و تهیبت اجدر فی چرچوه عرض باکر و رجلات سوری تجاری چه نبوه. تورکیا تا ئێستا دەیان کەسی بە گومانی ئەو تەقینەوەیە دەستگیر کردووە و بەرپرسی پۆلیسی ئەستەمبوڵیش دەڵێت توانراوە گومانباری بەرپرسیار لەو تەقینەوەیە دەستگیر بکرێت و دەژڵێت ناوی ئەحلام ئەلبەشیرە و ژنێکی سووریاییە و لە عەفرینەوە هاتووە. دکتۆر سیڤان سعید پسپۆڕ و شیکەرەوەی سیاسی لە ڕێی سکایپەوە میوانی ئەم هەفتەیە لەگەڵ ڕووداوەکاندایە. دکتۆر سیڤان سەرەتا زۆر سپاس و یەکەم پرسیاریشم ئەوەیە ئایا هەتا ئێستا تورکیا توانیوێتی بەڵگەیەکی کۆنکریتی بخاتە بەردەست بەوەی کە کورد لە سووریادا گوناهبارن بەو تەقینەوەی ئەستەمبوڵ؟ بەڵێ ڕۆژتان باش بەیانی باش سڵاو ڕێز بۆ بینەرانی خۆشەویست و بۆ خەباتکارانی دەنگی ئەمریکا. ڕاستی بەرسەوی ئەو پرسیارە ئەتوانین بە دوو قسە بکەین. یەکێکیان ئەوەیە کە لە ناو خۆیە خەڵکێک کە تویتەر و فەیسبوک و هەموو هۆکارەکانی ڕاگەاندنی لێ گیراوە و ناچار کراوە تەنها یەک جۆر خیتاب گوێ لێ بگرێویش کە خیتابی ڕسمی دەوڵەتە و لە کاتێکە ئەو دەوڵەتە ڕەنگە پێویستی بە هیچ بەڵگەیەک نەمێنێ بۆ ئەوەی کە دژمنەکانی خۆی تاوانبار بکات. چەندین جار ڕووی داوە لە ماوەکانی پێشوشدا پێش ئەوەی کە تەقینەوەکانی ڕوو بدەن، پێش ئەوەی کە هەر شتێک بوێرێک ڕووبدا خێرا متتەهەمەکە حازرە ئەویش کە تەوگەری ئازادی کوردستانە ئیدی لە رووسیا لە سووریا بێ لە باکوور بێ بەخۆی یان لە عێراق بێ لە هەر شوێنێکی دیکە بێ. بەڵام بەبارێکی دریان ناجوابەکە چییە؟ ئایا کێ ئەتوانێت ئیقناع ببێ بەوەی کە ئێستا ئەو بەڵگانەی کە پیشان دەدرێن کە هەموو بەڵگەکانی یەک عالیە و کارێکی مخابراتیە لەو باوەڕێیان هەم سەحنەی نێودەوڵەتی و هەم ئەو ناوەندانەی کە معنین بە شؤونی تورکیا ممکن نییە کە ئیقناع ببن بەو جۆرە لە بەڵگەهێنانەوە بۆ خێرا متتەهەمکردنی ئەو بویەرە و ئەوەشی کە بەعەقڵ و بە مەنطق ئێمە تەماشای بکەین. ئێستا لەو تەوقیتەدا بە هیچ شێوەیەک هیچ قازانجێکی تیان یە بۆ هیچ تەبگەرێکی کوردی چ لە ناوخۆی تورکیا چ لە دەرەوەیەک دووان لۆژ مهمتر ڕاستی ئەو میتۆدەی کە ئەو تەقینەوەی پێکراوە بە هەموو شێوەیەک دوور بووە لە میتۆدی پێشووی چالاکیەکانی پارتی کرێکارانی کوردستان یان چالاکیەکانی قەسەدە لە ناوخۆی سووریادا کە ئەویش بەوەیە هەر کارێک کە بکەن ئەوان خاوەندارەتی لێ دەکەن و خێراتەبەنیکەن کە ئەوە ئێمە بووین. بۆ نمونە چەند ماوەیەکی کەم لەمەوە پێش کە دوو لە چالاکوانانی پارتی کرێکاران هاتوونەتە ناو خاکی تورکیاەوە تەقینەوەیان کردووە لە سەربازگەیەکە ئێوە دەزانن باشە دکتۆر ئەگەر یارمەتیم بی لایەنی کوردی بە تایبەتی هێزە کوردیەکان لە سووریادا ئەوان توانیویانە بەڵگەیەکی کۆنکریتی بخەنە بەردەست کۆمەڵگەی نێونەتەوەیی کە بێتاوانیان بسەلمێنێ؟ مشکلەکە ئەوەیە ئێستا ئێمە لە ڕۆژگارێکین تۆ دەتوانی بە تەکنۆلۆژیا چەندین بەڵگە پیشان بدەیت. مەسەلەن دوێنێ بوویان پێرێ مکالمەیەکی دەنگی لە مێتا لە وەتسەپەوە مەسەلەن پیا کراوە کە نوێنەری هەدەپەی شرنە قسەی لەگەڵ ئەو متتەهەمەدا کردووە مەسەلەن نوێنەری مەهاپا بوو نوێنەری دەوڵەت. بەڵام ئەوەی کە ئەتوانین ئێمە لە پشتەوە تێبگەین کێ دەتوانێت مخاتەبی ئەو مەسەلەیە بێت. ئەگەر ناوەندە مخابراتیەکانی ئەمریکا و بەریتانیا ئەو شوێنانەیە ئەوان باشتر دەزانن کە چێە مەسەلەکە و دەتوانن قەسەدە ئیقناعیان بکە بەوەی کەەوە ئێمە نەبووین. حقیقەتە نانە بتوانێت ئیقناعیان بکە کەەوە ئێمە نەبووین چونکە خۆیان طبیعەتی تەقینەوەکە ئەزانن چۆنە طبیعەتی ئەو جۆرە چالاکیانە دەزانن. بەڵام ئەوەی کە ئێستا لە ناوخۆی تورکیادا هەیە و ئەو هەوڵەی کە تورکیا داوێتی بۆی ئەو ڕۆکە لە G20 لە بالی لە ئەندونزیا بتوانێت هەندێک دیسانەوە عەتفی ئەمریکا ڕابکێشێ بۆ ئەوەی کە ڕێگەی بدرێت کە دیسانەوە عەملیەیەکی عەسکەری بکات لە باکووری سووریا پێش ئەم ئینتیخاباتە چونکە ئینتیخاباتی مانگی حوزەیرانی 2000
2023 انتخاباتێکی زۆر حیاتیە بۆ ئەکەپە بۆ خۆی و بۆ ئەردۆغان بۆ خۆی و بۆ دەوڵەتی قوڵیش چونکە ئەو ڕاستیە ئێمە لەبەوێستە لە بەرچاو بگرین ئەگەر لە عالی نەزەریشەوە تەماشای بکەین هەمیشە دەوڵەتی تورکیا کارتێل ستیت بووە کارتێڵێک ئەو وڵاتی بەڕێوە بردووە نەک یەک ڕەوگە ئێستا ئەردۆغان جۆرێک لە جۆرەکان ئەسیری دەوڵەتی قوڵە کە توانم بڵێم سلێمان سۆیلو کە ئێستا وەزیری ناوخۆیە و نوێنەری مەهاپەیە لەوێ ڕاستی نوێنەری ئەرگەنەکۆنە نوێنەری گورگەبۆرەکانە لەوێ بە شێوەیەک لە شێوەکان دەوڵەت باخشەلی توانوێتی ئەردۆغان ئەسیری کۆمەڵێک لەو بە کورتی ئەگەراتەوە بەلای کووردا و بۆ ئەم انتخاباتە بتوانێت دیسانەوە جۆرێک لە مفاوەزان لەگەڵ هەدەپە دروست بکات ئێوە دەزانن بۆ 8 ساڵە هەدەپە ڕۆژانە بتوهمەیە خێنە سەر کەوا تیۆریستن و بەشدارن لە تیرۆردا کەچی 2 هەفتە لەمە پێشێمە بینیمان کە ئەکەپە چووە لەگەڵ هەدەپە دانیشتووە داوای یارمەتی لێ دەکات باروەربگیرێ دکتۆر زۆر بە کورتی پێم بڵێ بەرژەوەندی دەوڵەتی قوڵ چییە لەم تەقینەوەیەدا وەکو جەنابەت ئاماژەی پێ دەکەی بەڵام زۆر بە کورتی تکایە بەڵێ وجودی دەوڵەتی تورکیا بەو شێوەیە کە 100 ساڵە هەیە لە عەدەمی بوونی کوردایە ئەگەر ئەکەپە ئەوڕۆکە مفاوەزاتێکی تۆزێ وازەحتر چونکە ئایسە هەدەپە بەهێزترە پەکەکە بەهێزترە لە 10 ساڵ لەمەوە پێش لانی کەم لە عالی انتخاباتەوە لانی کەم 15 دێنێ ئەگە بیز نهێنێ ئەبێ بە کینگمەیکا ئەگەر ئەکەپە بچێ لەگەڵ هەدەپەیە ئەوە بکە یعنی وجودی کورد یەکسەر یعنی عەدەمی دەوڵەتی تورک و دەوڵەتی قوڵ لەبەرەوە ممکنە بهێڵەوە بکەن بۆیە لەو باوەڕیان مەسلحەتی دەوڵەتی قوڵ ئەوەیە کە نەهێڵێ دیسان من کەوێتە ڕۆژەوە دەگەڕێمەوە بۆلات دکتۆر ئەمریکا و هێزەکانی تری هاوپەیمانانی نێونەتەوەیی دژ بە داعش کۆمەکی لەشکری و مرۆیی دابین دەکەن بۆ ئەو هێزە کوردیانەی سووریا کە شەڕی دژی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی دەکەن دوای تەقینەوەکەی ئەستانبوڵ دەسەڵاتدارانی تورکیا دەست بەجێ کەوتنە گازەندەکردن لە ئەمریکا و ئەو هاوکاریانەی دابینی دەکات بۆ کورد لە سووریادا. ئەمریکان بیوکەلچین تازیە پرسەنامەکەی بەڵۆزخانەی ئەمریکا ڕەت دەکەینەوە و نامانەوێت هاوپەیمانێتیمان لەگەڵ وڵاتێکدا کە لە ئەنجومەنی سیناتەکەیەوە پارە دەنێرێت بۆ ئەو ڕێکخراوانە و بۆ زۆنی تیرۆر لە کۆبانی بۆ ئەوانەی ئەمانجیان تێکدانی ئاشتیە لە تورکیادا جا ئەمە ڕەوشێکی پڕ لە مشت و مڕە. دکتۆر سیڤان وەکو جەنابیشت دەزانیان لەم ماوەی ڕابردوودا زۆر جار هەڵوێستە سیاسیەکانی تورکیا دژ بە ئاڕاستە ڕۆژاواییەکان بووە دژ بە هەڵوێستەکانی ناتۆ بووە تەنانەت لەگەڵ ئەمریکاشدا تەبان نەبووە بەڵام ئێستا لەم تەقینەوەیەدا لۆمەی ئەمریکا دەکات تورکیا چی دەوێت؟ بەڵێ ئێستا تورکیا دەتوانێت نازێک بک بەسەر ناتۆ هەموویدا ئەوە تا زۆری هێناوە بۆ فنلەندا و بۆ سوید کە زیاتر تەنازل بکەن بۆ داواکانی تورکیا ئێستا لەبەرەوەی کە ئێران درۆن دەفرۆشێ بە رووسیا لە دژی ئوکراین کە ئەوەی دی بۆ خۆی جۆرێکە لە بەرزبوونەوەی بەڵانسی کریدتی تورکیا لەوێ لە ناودەدا کە دەستی لێبەر نەدرێ ئەوی نەچێتە پاڵ رووسیا لەو شەڕە زۆر جددیەکە ئێستا هەیە و بەرۆکی ئەوروپای گرتووە زیاتر لە ئەمریکاش ئەمە وای کردووە کە تورکیا ئێستاەوە بە هەل بزانێت بۆ ئەوەی کە دیسانەوە بازارێک بکات لەسەر ئەمریکا وەکوەوەی کە لە زمانی ترەمپا کردی کە هیچ نەبێ ئەو مساعداتانەی کە بۆ قەسەدا ئەچێەوە هەتا ئێستش لە بودجێ هەموو ساڵێک نوێ دەکرێتەوە هیچ نەبێ ئەوە بێنرێت ئەوەیەشێکە لەو هۆیانەی شێوەیە و ئەم تەقینەوەی تریشی بەدوا دابێ هەتا حوزەیران بۆ 3-4 ئامانج کە یەکێکیان ئامانج ئەوەیە کە مساعداتی دەولی بۆ قەسەدە بوەستێنرێت بۆ ئەوەی ئەو دڵنیاییە کە بەناوی دکتۆر ئەخشینەتەوەی تورکیاوە دەوڵەتی تورکیا داوایەکە تۆزە زیاتر هەنگاوێک لانی کەم بچێتە پێش. بەڵێ دکتۆر سیڤان سپاس و پێزانینم بۆ بەشداریت لەگەڵ ڕووداوەکانی ئەمڕۆماندا زۆر سپاس دەکەم. ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایان بۆ ئێوەی ئازیز و تا هەفتەی ئایندە و لەگەڵ ڕووداوێکی نوێدا ڕێز و خۆشەویستی بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون. واشنگتن بەنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرم و گورتترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە لەگەڵمان بن.
کۆماریان د ئەنجومەنە نوێنەرانە ئەمریکایەدا پرانیەک بەدەست خست و شیانە پارتیە زێدە کرد کە ڕۆژەوا سەرۆک جو بایدن ئاستەنگ بکەن هەرچەندی ئەنجامên ناوبۆرەی نە لە گۆری داخوازên کۆماریانن و وان کێشەیên ژماران هەنە ئەv ji aliyê siyasî ve tê çi watê ji bo vê yekê niha hevkarê me dixîlê şemo bê me re ye dem başê dixîl ji aliyê siyasî ve wateya vê serkeftina komariyan çi ye؟ بله صالح دم باش يعني ام زانن وكو دهات شافريكرين جي وكو دهات بحثكرين جي وكو كو ديروك امريكا جي هالبجاترين دميني في ديارا كو او بارتيا كو دي كوشكا سبيدا يا سروكي وكو دي بيجن جمال وان كيم دي بند كونغرس امريكي دا بارتيا دن كنترول ديكا اما دي كو ديسا دو انجامين كو هطانها نفر من جي صداسات لي انجامين ديار اون كو كوماري و د صلاه بغرنسر جواتا نوینران د کنگرسی امریکی دا کو او د هلبت گل کی گرینگا جمارا درکدن کو جمارا وان 218 هنا او جمارا جبو کنترولي بي تي في ال دي سان رانغا دوسي جمارا دي جابن يعني اف د دواري سیاسي دا گل کی واتا د دام زانین کو کسي سي د صلاتي کو د امریکا دا او سروکي انجمن کو من هادي بينن كيفن ماكارتي يك جي پشتواني سروكي بري دونالد ترامب او ببا سروكي انجمن هلبت د صلات وی گل کا یا د دوانجي کو ام د بينن لسر مثلا هندي کو وان جماره خو هي اگر بگهنه ايكوماري وي استانغا پیش برنامه سروك بايدن دانن ل 2 سالين دهاتين ان سروكاتياوي يعني افياك يا دوانجي يا دنجي کو لسر اسي سياسي او جبوت پسند کرنا توایا برياران كوميته بين دانان و دنگدان بين كرن هلبت وان براني هيا ودكارن يعني وان او د صلات هيا کو سیاست خوا بکاربن پیش بخن این کوبری چند سالان لگل دموکراتان آستانگ جوان رچی بونه باشه دخیل یعنی ام ببیجن جیاوازیه دجماران دا انجمن نونران دا چه قاسروله دریزه و چما ارکه سروکتیا انجمن نونران ده آلوزی به یعنی بكرتي جبركو جماراكو او برانيه تيدا قالكي كيما جمارا رنجا دو يانسي كرسيبن و بتر بنج ديمقراطان افياك ادودوا كيشا كوماريان او كو قالك كاسين كوهاتن بجارتن بلكي نقلك قصدي حنا او كاسين نادي قال سياسات سروكي بري دونالد ترامب كو سروكي انجمان و يكش بشتباني ريبا وكما قلتي كيفن ماكارتي ابجا افرانجا الوزيان شوار دروز بكل دمي باسند كرنا برياران افيك عددوانجي كشهري مازن او بونمونا انجمن د صلاتك مازن هيا جبوكاري دي قال كوش كاسبي لسر برنامج بتاعي لسر مثلا بوجي لسر مثلا جواكي اجا اول جمارا وان كون هابدس اني نقل كي لغور داخوازن وانا وكو دها تشافر ريكرنكو خلك باور ديكركو جمارا قال كي بترباوي د صلاتك وصحابك بكاربن سياسه خوفارز بكن دخيل روشه ديمقراطان ها پشتیوان انجامان چیه و رنگ ودانا وان چاوایه رغم دانوا قال كي رونو اشكربو بلكي قالك لا انا كيف خوش يعني اگر كيف خوش ياخذ ديار كلي بيروز باي اللي كوماريان كرنا بري حموان ام بين سنوك بايدن كو بيروز باوان كرو امد بونا خوجي ديار كش بو كاري دي قالوانا اف ياك عاد دوا بونمونا او كاسين كنت تندري وكنت بيج راديكال انه قال كي بشتا سلوكي بري دي قرتنها هزرا هندي دي كنكو ويتشابات تولا خوج ديمقراطان فاكن دي فان شان صالد بوري دا بتاع بلجي قدامي كو ترامب د صلاتي داكو مثلا امبيتش كرني مثلا دجاتي كرنا برنامج وان قالك تشتين يا ساي وسياسي جهابون رنگ او هزرا تولا ستاندني بكن اسيا هنا كوماري هنا كو كما قلتي قالك جي دخوازن كو لسر مثلا بيرو باورين خوا ان مثلا كساياتي يعني شر دني برا بونمونا ترامب وديمقراطان دان بايدن وترامب دا يعني سلوكاتيا انجمن يعني سلوكاتيا سيناتا كون هاوي دستي ديمقراطان دا بمينا نلسر اساسي بلسر اساسي يكون برنامج خوين سياسي بيرو باورين خوا بيش بيخن ابجا بري الداويجي لها فاتنا وان وي هر جرينج با و بي تي في با جبوكو بكاربن كاري بيرا بكن وي مثلا پسند کرنا بوجي مثلا او ياسين بري بار مديتين كو دركات نجبو مثلا بند كرنا مثلا جبر بريني اف برسن كو مثلا سنورا و بنابران يعني اف مثلا قال جرين
ديكن كو نها هناك شوان كوماريان دخوازن باشه دخیل تا بحثا تولودانی کرد دوی درباره دا هر حال کوماریان جی بحثا وکی کربو کو اگر اونا هر دو انجمنان کنترل بکن و هندک بحثا هندک وکولینان ببه درباره ام ببیجن روجا و بایدن دا و چاوا و اف تولودان یعنی به چاوایی به دادي يعني بري 2 سال وقت ما ديتيكو او امبيتش كرين لديجي ترامب هابول مثلا روسيا ودبيرا مثلا او اريشال سر كونغرسي اللي يكي شش بيستو يكي او ببون كيشين مازن الجمانين ويناران كون هاد د صلاتا ما د سيكو ماريان ده او ما فحيا كوميتي بيك بينا وان وي بروسيدس بكاش بو تاوان بار كرنا هر كسكي اب جوان بيش خدانا قالك شوان كوماريان بايدن پیشا خدانو تایبجی کوری و مثلا بازرگانیاوی دیگال چینی دیگال اوکراینیا او یک یا دواجی مثلا وکیشانا و بریارا وکیشانا افغانستانی کو سرک بايدن دایا قالش دي هنا کوماریان بحث کرنا کو دو خازن بخناوي تمام كما دخل سپاس بو فانزاني اريان سرچاوان برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و بمگرکی ناو اختی چاندو نرا رنگین بمرانه پەرلەمانی سوید ڕۆژی چوارشەمە هەموارکردنی دەستوری وڵاتەکەی پەسەند کرد کە بتوانرێت یاسای تونتری دژە تیرۆر دەربکرێت. ئەمەش داواکارێکی سەرەکی تورکیایە بۆ پەسەندکردنی داواکاریەکانی ستۆکهۆڵم بۆ بە ئەندامبوون لە ناتۆدا. دوای ئەوەی رووسیا ئۆکرانیا داگیر کرد، سوید و فنلەندا دەستبەرداری سیاسەتی درێژخایانی خۆیان بوون و یەکگرتووی نەبوون و داوای بەشداریکردنیان لە هاوپەیمانی سەربازیدا کرد. بەڵام تورکیا ڕێگری لە داواکاریەکانی سوید و فنلەندا بۆ ئەندامەتی لە ناتۆدا کرد و ستۆکهۆڵمی بەتایبەتی تومەتبار کردووە بەوەی کە پەناگەیەکی تیرۆریستانە. ئەم هەموارکردنە کە بە 278 دەنگ لە پەرلەمانی سوید کە 349 کورسیە پەسەند کرا، وا دەکات بتوانرێت یاسایی نوێ بخرێتە بواری جێبەجێکردنەوە بۆ سنووردارکردنی ئازادی یەکگرتن کاتێک باز لەو کۆمەڵانە دەکرێت کە بەشداری تیرۆر دەکەن یان پشتگیری دەکەن بە ژێرەی لیژنەی هەمیشەیی پەرلەمان بۆ کاروباری دەستوری ئەو وڵاتە کە پێشنیاری پەسەندکردنی ئەو پێشنیازەی پەرلەمانتارانی کردووە دەبێتە هۆی تاوانبارکردنی فراوانتری بەشداریکردن لە ڕێکخراوێکی تیرۆریستی یان قەدەغەکردنی ڕێکخراوی تیرۆریستیدا. دەمەکێدا کۆ سوێد هەوڵ دەدا ئەرێکردنا ترکیە وەرگرە ji بۆ ئەندامتیان ناتۆیە و پشتی کو سەرۆکوەزیر وی وڵاتی ئۆلف کریستەرسن سۆزدا سەرۆک تورکیا ڕەجەب تایب ئەردۆغان ئەو لە دژی گەفن تەرۆرێ لەسەر تورکیە کار بکە ڕێخستنên کوردên سوێدê bixemin li dor çaranûsa xwe li wir di nav de jî nûnertiya rêveberiya xweser ya Bakur û Rojhilatê Sûriyê. Rêkeftina Tirkiye û Swêdê çi bandorê de ser aliyên Kurd li Swêdê û çi bijar li pêş Kurdan dimînin eger tevgera wan were sînordarkirin yan jî ew ji Swêd werin derxistin. Ji bo şîrovekirina vê mijarê niha Birêz Şiyar Elî nûnerê rêveberiya xweser ya Bakur Rojhilatê Sûriyê li Swêd ji Stockholmê bimeraye. Dem baş mamoste Şiyar ev guhertinên yasayî eger bibin wekû ku di mednûçeyê de jî got wê ji bo we çawa bên wergerandin. gelekî spas dema xweş bê û temaşevana. Yanî bêguman ev demeke السويد جبر في شريك أوروبا تي قومية لأوكرانيا السويد خص درباسي ناتو بي أو فنلندا حمكس جبوي بينا ملطي السويد وفنلندي خصتن برقو ما ترسيك سرباها لد بروسيس ويدا تركيا وكا ولاطكي جو حقيوي هي انها فيتوي هي جبوي بينا هالوسطك برهشك همبري واداني دويد اتفاق اقدر كتفاقا مدريد بيجنه ده
دواروژێ داوی دەژی داخویانی سەرک وەزیر و وەزیرەی کارێ دەرەوە داخویانی واژی دوێ چارچەفێدا و ئەف قانونا گۆبەری درۆژاژی هاتە قبولکردن ئەف حەمەد هێلێ گۆ ئەم ڕاستی هەنێکی مەترسی چێ ببێ هێلێ گۆ gelek insanê ma ê gojboy terorê baz dane Swêd jiyan dikin listê got Tirkiye daw dike دوێ چارچەفێدا مەترسیکە جدی هەیە. باش مامۆستا ینی مەترسیە وەد دەربارەی وەرگرتنا ئەم ببێژن کەسێکی ڕاسترە و ینی ئەم ببێژن وەکو کریسترسن دەسەڵاتە سوێدێ چ قاس بهتر دکە vê مەترسیە دەمەکێدا کۆ بهتر هون بە سوسیال دموکراتە دانوستاندر وەدکردن. بێگومان حکوومەتە بەرێ زەتەن ئێگۆدەری vekir divê pirsêda Kurdanîne ser masa bazarê حکوومەتە بەرێ بوو لێ حکوومەتە ئایا گونها دەسەڵاتدارە حکوومەتێکە محافظ ڕاستە بێژنێ یەمینی دبێژنێدا ئێوە هەڵوەستەوە هەنێکی ڕادیکالتر بوو هەنێکی گاوێ زێدەتر دخوازێ باوێژێ دوێ چارچەفێدا ئەو قانونا یا تەرۆرەیە گۆگوهەرتنجی ئەو دبێژێش بۆی تەرۆرەیە لێ بێگومان دچاوێ ئەردوگاندا هەر کوردێکی تەرۆریستە ژ بەروێژی wê zirarekê boî Kurda boî saziyê Kurda boî xebata Kurdayê demokratîk wê hinekî asteng derkevin taybet jî bi hezara Kurd koçber bûne ji ber terorê li Swêd cihgirtina ji boî rûniştinê wa ji boî wetandaşiya wana wana hemû wê kevê astengiyê de. باش مامۆستا ینی دەما ئەم بەحسە ئاستەنگیەتکی تێوێ واتایە و نەتەنێ ڕێخستن ڕەنگە هەنە کورد بێ وەکو وڵاتیژی وەرن دەرخستنجی سوێدێ ینی وێ بگێ وە ئاستێ ریسکەکە مەزن هەیە گۆ کورد ژیرازەستی تریکیا بکەن و gelek çalakiyê ma û xebata ma ew jî bi sînor bibin. مامۆستا شیار وە ئەف جیاوازیە کۆ هون وەکو ئالیەکی کوردên سوورێنە و نەگرێدایی بە پەکەکێنە وە ji wan re نیشاندایە و gelo wê Swêd vêyekê tê bige. Henî berê me xebatekî pir û bi dirêj bi hev re kiriye wek rêveberiya Xweser û em herce dim jî dibêjin em ji bo Sûriyeke demokratîk ji bo mafê hemû gela tê de jî mafê gelê Kurd misoker bibe ji bo pêşeroja Sûriya hemûkî pêşerojika ji bo welatekî demokrat û nanavendî bê ev têkoşîn me bi Swêd re meşandiye di nav saziyê Swêda hikûmeta Swêda û niha projeyekî li ser masê heye bi saziya Palmê Center'a tê meşandin ma kedeke mezin di aliyê leşkerî de hevkarîke leşkerî me koalisyona navnetewî de tê de Emerîkî û Swêd jî hene me hev re karek kiriye me xebatek bi hev re meşandiye ew vê berçav dibînin lê di çavê Tirkiye de daiman hemû Kurda terorîst bîne ew dibêje dibe terorîst Tirkiye her wiha dibêje ev xuyaye mamoste hûn pêşbîniya wê yekê dikin ji ber ku yanî perlemanê de hat ew kirin ew guhertinên destûrî ku çêbin wê rê bidin yasayên tuntir divê derbarê de li dijî terorê hûn pêşbîniya wê yekê dikin ku di serê sala bê de ji wera wekû nûnetiya rêveberiya Xwesera Bakur û jilatê Sûriyê ji wera bibêjin deriyê xwe bigirin yan jî Swêd derkevin. Yani prosesekî wê zehmet bê lê rîsk heye rîsk ne bes ji bo bîrowa me ji bo gelek saziyê me komelayetî ke xebateke demokrat dimeşênin rîsk ji bo wa jîkê heye dibin navê terorê de dibin navê çi navîtkarê lêkê lê ji bo Tirka razîkin daxuyaniyê wa dawî jî divê çarşefê de ne ji bo Tirka razîkin û bikevne NATO de wê em hêvîdarin got nekin Swêd ji prinsîpê xwe nevegerê lê rîskek heye wê demê mamoste rêxistinên mafên mirov em bibêjin civaka sivîl lê Swêdê pêwendiyê we bi wan re çawane ew dikarin divê derbarê de çi bikin û helbesta Amerîka hûn çawa dixwînin. Yani Kurda û Kurdistaniya li Swêd xebateke pir bi nirx meşandiye
تێکیلیە وێ جوواکە سوێدیرە پێر لە پێشن دەناو ژیانە سوێد و ژیانە سیاسی و پەرلەمان و هەموو پارتیە سیاسیدا جهگرتنە سازیە مرۆڤیتی ئەوژیکە ینی خەباتەکە پێر بنرخ خاتیە مەشاندن ینی خەباتێک بووە ڕەڤەندەکە کوردی پێر ئاکتیڤژی لەسەر ئاخا سوێد هەیە ji bo wê jî civaka Kurdistanîn ha xebatekê berdewam dike di wî alîdam dibêjin wê prosedûrekî zehmet bê lê rîskek heye helwesta Amerîkaya divê awî de helwesta Amerîkaya herdim zelal bûye gotiya Swêd gereka tevlû NATO bê ji ber got NATO mehtêcî Swêd û Fînlandaya ew ji cebheke ji bo Baltî xwana gelkî giring e yanî Swêd û Fînlanda ji bo NATO pir giring in lê Erdogan hemû tişta de dixwaze istiqlalkê istismarkê jê fêde bike ji bo xwe û destdariya demê de jî dixwazin tevlî bibe Amerîkî lê dibêjin hêzên Sûriyê Demokrat hevalbendên me ne bibûre dema mekê me Şiyar Elî nûnerên rêveberiya Xweseriya Bakur û Jilatê Sûriyê tê ji Stokholma Swêdê bi me re bûye gelek spas ji bo dema te. Gelek spas. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. لە ساڵی 1990دا 11 گوندی شارۆچکەی شەکسەر لەوان لەلایەن حکومەتەوە چۆڵ کران و لە چوارچێوەی پرۆژەی گوند شار گوندی نوێ دروستکران بەڵام گوندی نوێ خەریکە لە یەکتر دەترازێن و خەڵکی گوندەکان دەیانەوێت بگەڕێنەوە سەر زەویە کۆنەکانیان فەرمونون لەگەڵ ئەم راپۆرتەدا. چارەمین پێشانگەها مەزۆپۆتامیا چێژ و خواردنên navxweyî li Amedê dest pê kir ji 55 bajaran 157 kompaniyên ku cûreyên xwarnan çê dikin beşdar bûn ji bo vekirina pêşangeha xwarina îsal jî bi penêrê kezî yê Amedê dest pê kir û mîvanên pêşangehê rîbanê penêrî ku 31 metro dirêj bû birîn pemnêra me li Diyarbekirê rapor dikan. FGV peneri 31 metroye ji bo hatay xonuk misafirê me ye ji ber wê me çêkiriye penerê me ji bo pir xweşe ê çêleka em çê dikin ê bez jiyayê tabii ki viya 31 metroye Ez Yılmaz Cintan, bajarê Wanê hatime Amediyê. Vê gavê em tiştê Wanê tîne ve derê bixwat firoşin. Pêxana Wanê heye, rûna Wanê heye, tuyê Wanê heye, nanê Wanê heye. Cigerê me em çawa Diyarbakir hes dikin. Cigerê me zî yanî deger oy pir zêde. Ji bo cigerê ke meşhûr e. Tüm Diyarbakır'ın Türkiye'de teftin ciger dixwin. Ciger ma çîra menşûr ciger ma ay berxan û
ay varakanu cigermat tezu temizu herkes eşkenu rahat buru ayrava şübeye uçini bu masemediku yani temiz virazı herkes va zara ve şira buru. Burada da 9'lardan bir seri. ئەمڕۆ پێشەمە سەرکردەکانی هەرێمەکان و وەزیرانی دەرەوە لە کۆبوونەوەی وەزاری لە بانکۆک بەشداریان کرد لە چوارچێوەی کۆڕبەندی هاوکاری ئابووری ئاسیا و زەریای هێمن APEC ئەپێک. دوامین کۆبوونەوەی لوتکەیە لە ناوچەکەدا کە گرژ جیۆپۆلیتیکەکان تاوتوێ دەکات و سەبارەت بە شەڕی ئۆکرانیاش. کۆبوونەوەکە لە دوای کۆبوونەوەی لوتکەی گروپی بیزدێت لە بالی کە وڵاتان بە کۆی دەنگ بەیاننامەیەکیان پەسەند کرد کە دەیانگوت زۆرینەی ئەندامان شەڕی ئۆکرانیان شەرمەزار کردووە بەڵام دان بەوەشدا دەنێن کە هەندێک وڵات ململانیەکان بە شێوەیەکی جیاوازتر دەبینن. رووسیا ئەندامی هەردوو گروپی بیست و ئەپێکە بەڵام ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا خۆی دوورخستەوە لە کۆبوونەوەی گروپی بیسک لەلایەن سێرگی لاڤرۆڤ وەزیری دەرەوە نوێنەرایەتی کرا و لە پەراوێزدا پێشبینی دەکرێت شی جینپینگ سەرۆکی چین لە درەنگانی ڕۆژدا وتوێژێکی دووقۆڵی لەگەڵ فۆمیۆ کیشێدا سەرۆکی وەزیرانی ژاپۆندا ئەنجام داد. کامەلا هاریس جێگری سەرۆکی ئەمریکاش لە نێو ئەو کەسانەدا بوو کە بەشداری کۆبوونەوە سەرێکیەکەیان کرد. ئەمریکا و هەواڵبەندن وێ ڕۆژا چارشەمێ دە جێڤاتە ئەولەکاریان نەتەوەی یەکی بوویدا رووسیا رەخنە کرد لە دۆڕ عێریشên موشەکی لە ئوکراینایە دە جێڤینەکێدا ڕۆژێکی پشتی موشەکەکە کو ناتۆ گوت ئەو ژە ئالیە بەرەڤانیە ئەزمانیە ئوکراینایە بە هاتیە ئاوێتن لە هەندێ پۆڵاندایە کەتخوارێ. هەفبەندیە لەشکریە ناتۆ و ئەنداما پۆلۆنیا گوت کو موشک دەبێت کو ji hêla berevaniya ezmaniya Ukrayna ve hatiye avêtin û ne êrişeke Rûsî ye. Vê yekê tirsa navnetewiya ku şer dikare berfireh bibe siviktir kir. Serokê Ukraynayê Volodymyr Zelenskî nerazî bûn nîşanda û got bêguman ew mûşek ne Ukraynî ye. Du kes roja sêşemê bi mûşekê li gundekî Polanya li nêzîkî sînorê Ukraynayê hatin kuştin di heman rojê de ku Rusya gelek mûşek avêtin bajarên seranserî Ukraynayê ku tora wê enerjiyê kir armanc. Kompanya Toyota roja çarşemê deqeke nû ya 2 litreyî ya otomobîla xwe ya Prius ragihand da ku bi awayekî berfirehtir bala ajûvanan bikişîne û hybrida 25 salê ji nû ve saz bike ku caran di serê teknolojiya bikaranîna biborîniyan jî bikaranîna gaza karbonê de kir çekera otomobîlan ya herî mezin ya Japonê Prius ya nû ya sala 2023 di pêşiya wê ya debû wekû di pêşiya wan ew ên teknolojiya debû wekû masiyê qurş ku bi şiyana xwe ji bo rojane wekî wesayîteke tenê elektrîkê bixebite ava kir. Di sala 1997 de Prius bi hybrida benzîn û elektrîkê dest pê kir û her çendî firotina li seranserî cîhanê gehîşte derdora 5 milyon otomobîlan. Prius di van salên dawî da hinekî lişûnma li beramber otomobîlên din wekû Tesla'yê. Toyota got modela nû ji bilî Japonê li Amerîka, Bakur, Ewropa û paşê li welatên din de were belavkirin. Belê asob rastî jî em zanin ha teknolojiya otomobîlên elektrîkê pêşketiye. Dema ku Toyota 1997 da ew yekem cureya em bibêjin otomobîla hem li ser benzînê kar bike û hem ser elektrîkê wê wextê wekû tiştekî nû bû anha Tesla derketine gelek cureyên din derketine pêş ku bi rastî jî wê alîkar bin divê. Em raporta ştekî xweş bû helbet min hefteyê pêşû سیارێکی کۆنی پریسم کڕی چەند کۆنە بەڵام ئەتوانیت بنزینێکی زۆر کەم سەرفەکە زۆر سەیرە بەلامەوە ئێستاش لەبەرەوەی ئاڵنگاریکی زۆر هەیە بۆ بنزین بۆ نەوت لەبەر شەڕی ئۆکرانیا و ئێران و کۆمەڵشتی لەو جۆرە هەمان بیر لەواکەنەوە کە ئۆتۆمبیلی کارەبایی یان نیمچە کارەبایی نوێژی ئاسۆ وێ ئالیکاریەوان بکە دەربارەی کێمبوونان بنزینێت بەڵێ بەدڵنیایە بینەرن هێژا کورد کۆنێکشن لەڤەر بەداوی هات ببینن دناف خێر و خۆشی.
هەر بژین.